ئەگەر بێت و ئێمە ئەم وەلی ئەمرەمان هەبێ ئەم وەلی ئەمرە زۆڵم بکە ئەم وەلی ئەمرە ظلم بکە خراپەکاری بکە بێ موقیفمان چۆن بێرەگەڵ ئێمە ئەبێ بە چوار خاڵ ڕوبەڕووی ئەم خەلیفە ظالیمە بینەوە نەک خەلیفەی کافر خەلیفەی کافر بە هیچ شێوە بەیعەتی پێ ناین و بەری ئەبین لێ و ئەوە تاغوتە بەڵام خەلیفەی مسلمان و زوڵمەکە بە چوار خاڵ ڕوبەڕوویە بینەوە یەکەم صبر ئەگرین لەسەر بەیعەتەکەمان نایشکێنین خروج ناکەین و فەرمانی پێەکەین بە چاکە و قەدەغەی خراپەی لێکەین فەرمانی پێەکەین بە چاکە و قەدەغەی خراپەی لێکەین ئەمە یەکەم خاڵە دووەم خاڵ ئەو منکەڕاتانەی ئەوەی کە ئەو خراپانەی ئەوەی کە و بێ شەرعیانەی ئەوەی کە ئەو زوڵمەیە کە ئەوەی جەوری ئەوەی کە ئێمە ڕقمان لێبێ پێی رازی نابین بە هیچ شێوەیە دژایەتی خۆمان ڕاگەێنین بۆ خراپەکانی بەس بۆ خراپەکانی بێ ئەوەی خروج بکەین سێمیان لەو خراپانەیە خۆمان گوێڕایاڵی ناکەین و خەڵکیش بۆیانکەین بۆی گوێڕایاڵی نەکەن چوارەمیان ڕقمان لێی ئەبێ ئەگەر هەر سوور بێ لەسەر ئەو زوڵم و خراپانە فرمودي رسول الله صلى الله عليه وسلم كافرمي خيار أئمتكم الذين تحبونهم ويحبونكم ويصلون عليكم وتصلون عليه باشتريني كار بدستكانتان أوانن ك ئێوە خۆشتانەوێن ئێوەی ئیمانداران و ئەویش ئێوەی ئیماندارانی خۆشە نەک کافرەکان خۆشیان بێ و ئەویش بەس کافرەکانی خۆش بێ ماستاوچەکان خۆشیان بێ ئەویش بەس ماستاوچەکانی خۆش بێ نەها ئیماندارانی حەقیقی خۆشیانەوێ ئەوی جوانی خۆشە ئیمانداران دوعای خێری بۆکەن ئەویش دوعای خێر بۆ ئیماندارانەکە وافەرمێ وەشیڕار و ئائیمەتیکم خراپترینی کار بەدەستەکانتان ئەوانن کە ئیمانداران بە نەفرەت یەکەن ڕقیان لێتی و ئەویش ڕقی لە ئیماندارانە بەڵێ لە هەر شوێنێ بیانگرێ ئەیان خاتە کوونەبۆرەوە بە سەدان سیناریۆ لە ناویانە باو تەفروتونیانەکە یاخود هەر لە ڕێگاوەیان کوژێ یاخود دوای مدەتەیان کوژێ وێسقانەکانیشی ناداتەوە بە ساحێبی ئیماندارانیش خواڵناگرێ ڕقیانەوە کاتە گونجێ وەلی ئەمرێکت هەبێ ظالم بێ ڕقی لێ بێ ئەمە وەلی ئەمریکیش بێ نەک کافرێک بێ تاغوتێک بێ وتلعنونهم ويلعنونكم وأوان لعنتان ليكن يوش لعنتيان ليكن أما بو كسيك كمسلمان بي ظلمي هذا نك كافر بي وطاغوت بي بويا أقول جرق الإبي